خۆشبەختانە لە هەرێمی کوردستان تا ئێستا باش دەڕوارێکەرەکان پێداویستی بۆ شتوکاڵ ئەوەی کە ئێمە پێش دوومان بەر لە ئێستا پێشبینیمان دەکرد و داوامان کرد دیارە بەشێکیان لەو دەرخستە و ڕشاندن بەو بابەت و بەو پێداویستانەی کە لە ناو چێلگەکان و تەوێڵەی ئاژەڵەکاندا تیمەکانی ڤێترنەری لە وەزارەتی کشتکاڵ دەستیان پێکردەوە بە دەستخۆشیەوە. ئەوەی لە لای تەندروستیە ئێمە بەردەوام تیمەکانی گەڕان بە دوای حالەتەکان کە تیمی ڕەسەدۆبائیان پێ دەڵێن یان تیمی سێرڤلانس بۆ دۆزنەوەی حالەتەکان. ڕۆژانە هەندێک جار گومان لێکراو هەیە، بەڵام گومان لێکراو تەنها کفایەت نییە بۆ ئەوەی کە لەگەڵ ئاژەڵێک تەعاملی کردووە لەگەڵ گۆشتە یان لە شوێنی دانیشتن و مانەوە و ژیانی لە شوێنێکە کە نزیکە لە ئاژەڵان، بەڵکو تاقیگە و پشکنینی تاقیگەی کۆتایی بە دەستنیشانکردن دێنێ و دڵنیا و پشڕاستی دەکاتەوە. بۆیە تا ئێستا لە هەرێمی کوردستان تەنها هەرە و دوو حالەتە پشڕاست کراوەتەوە بە پشکنینەکانی تاقیگە کە چەند جارێک و بەڕێکاری تایبەت دەکرێت و هەردوو حالەتیش دوای ئەوەی کە ماوەی چەند ڕۆژێک داخل بوون و خۆشبەختانە هەردوو حالەت بە تەندروستێکی باش و بارێکی جێگیر گەڕانەوە ماڵەوە. سەبارەت بە پەتای خوێنبەربوون ئێمە ڕەوشی ڕێکارەکان بەردەوامین و چاودێریەکانیش بەردەوام دەکەین، چونکە ئەم نەخۆشیە یەککە لە نەخۆشی هاوبەشەکان و ڕێژەی پەککەوتن یان ڕێژەی مردنیشی تێدا بەرزە کە زیاتر لە 150 ڕێژەی مردنە، بەڵام لە ناوەڕاست و باشووری عێراقدا تا ئێستا ژەم نەخۆشیە هەیە. بۆ ئێمە بە گرنگیەوە دەڕوین نەم نەخۆشیە، هیوادارین کە هاوڵاتیانیش خۆیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی لە عێراقدا لەسەر بودجەی حاکیمەیە، واتە عێراق دەبێ بۆ هەموو پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دابینی بکەن، بەڵام عێراق خۆی نەیتوانیەوە بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشووریش 100% دابینکە. بە ڕێژەیەک دەتوانم بڵێم لە بابەتێک بۆ بابەتێک جیاوازە. بۆیە هەرێمی کوردستان ئەو سیستەمی دابشکردنە موەسسەی کیمادیا ڕاستەوخۆ لەگە کۆگاکانی بەڕێوەبەرایەتی گشتەکانی تەندروستی ڕاستەوخۆ بەبێ گەڕانەوە بۆ وەزارەتی تەندروستی، بەبێ ئەوەی نە ئیداریاتی نە بابەتەکە نە دەرمانەکە نایەتەوە وەزارەتی تەندروستی، ڕاستەوخۆ بۆ کۆگاکانە. من دڵنیاتان دەکەمەوە بەڕێزان لێرەوە دیسان ڕای دەگەینین هیچ کەسێک و هیچ لایەنێک تەسیراتی لەسەر سیستەمی دابشکردنی دەرمان نییە. ئەم دەرمانە دەرمانی خێرخوازی نییە. هەر کەسێک بچێت ڕسم لەگەڵ دەرمان بگرێت لە ناو کۆگایەک و بڵێ من دەرمانم هێنا کوردستان. دەرمانی ئێستا ئێمە قسە دەکەین و ناقیلە و لۆریەکانی دەرمان لە ڕێگایە بۆ سلێمانی، بۆ دۆهۆک، بۆ هەولێر. ئەمە پەیوەندی بە کەس نییە. ڕجا دەکەین کەس دەرمان بەکارنێنێت بۆ مزایدەی، کەس دەرمان بەکارنێنێ بۆ ئەوەی کە خۆی سەبەب بووە. دەرمان لە عێراقدا ئێمە پەیوەندیمان ڕۆژانە لەسەر هێڵین لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی عێراق فیدرال، لەگەڵ مۆسسەی کیمادیا، بەڕێبەرانی گشتی تەندروستی لە هەموو پارێزگاکان لە ئیدارەکان و هەروەها کۆگاکان. ڕۆژانە سیستەم هەیە، مناقەلە هەیە. زۆرجار دەرمان لێرە لە شارێک زیادە لە ناو سیستەم بەبێ ئەوەی بگەڕێتەوە لای ئێمەش مناقەلە دەکرێت بۆ پارێزگایەکە، لە پارێزگایەک زیادی کردو دێت بۆ پارێزگایەکە. ئەم سیستەمە واگەر ئێکسپایر بێ سیستەمی گەڕانەوە هەیە. کۆمەڵێک ڕێکاری خۆی تێدا هەیە کە عێراق لەسەر تەقدیر حاجە واتە بڕی پێویست کە ئەو بڕی ئێستا ئێمە داوای دەکەین بۆ 2 ساڵی داهاتوە، واتە 2 ساڵ پێش ئێستا بڕی حاجەتی ئێستا داواکراوە بۆ ئەوەی عێراق گرێبەستەکانی بۆ ماوەی ساڵ و 2 ساڵ دەکات. بۆیە تکا دەکەین دەرمان بە چەند کارتۆنێک و بە چەند ڕسمگرتنێک بۆ هەرێمی کوردستان دابین ناکرێت دەرمان ڕۆژانە. بەڵام ئەوە وەزعی عێراقە ڕەنگە 100% پێداویستی ئێمە پڕ نەبووە. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بە ڕێگەی چەند تەرخانکراوێکی دیکەی بودجە ئێمە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتەکانی تەندروستی دەرمانی بۆشاییەکان پڕ دەکەینەوە.